بەڵێ چەند ڕۆژێکی تر گەورەتر دەبێت کە لێرە دەرچوین ئێوە بەرەو ژیانێکی نوێ دەبین جا پێڵاوی بۆ دەکڕین کە لێرە دەرچوین من و تۆ بێکەوە تەموزە بەرەو دۆزەخ و بەڕێ دەکەین. عالی دەزانی کاتێ ناکەوم بۆ چێچم دواتر هاتوومە بڵێم دەتوانن بچن کوڕەکەتان ببینن. بۆستە دەتەوێت خێزانەکەم بەخۆی بڕوە هەدیا من لۆ چ باشم. های توخوا سێری ئەوەکە کوڕەکەتان بە شێوەیەکی سەرکەش لەدایک بوو بۆیە تکایە پەلەمەکەن لە بردنەوەی. بەرخە سەرکەشەکەم چۆنە دکتۆر حاڵی باشە؟ وەک ئەوەی لێ ڕاهاتوو هەفتەیەکی تر لای ئێمە دەمێنێتەوە دواتر سەربەستن. سیرکە ئازاد هاتە فۆکەم دەڵێ دێوەزمەیە چۆتۆ سەرباوچی ها بەموت چۆوانیا لوتی سێری لوتیکە سێری لوتی منیشکە ها هەزار سیرکە چەند بە من دەچێوانیا خوا بگاڵ سکاتی بە تۆ نەچێ سێری دەستەکانی وش حەیرانی بم دەبێتە پاڵەوان کوڕی من دەبێتە هونەرمەند. سێرکە سێری شتێک دەڵێ ئەو قسە دەکا واللهی وا قسە دەکا من جوانی تێدەگەم. دەی چ دەڵێ؟ دەڵێ دایکم ماچکە هەر ئێستا بادە زۆر سپاس. چیم کردووە؟ هەموو شتێک. بادە بتگەنمە ماڵەوە؟ ها نەخێر لەگەڵ ئۆزگۆر قسەم کردووە دوای کەمێک دێ. بادا سڵاو سڵاو ئۆزگۆر ئەزەل سڵاو چۆنی؟ گوڵم هێناوە بیبین؟ زۆر شیرینی دەست خۆش بەڵام بە ئێمە نەچینە ژوورێ بە ئیسراحەتیان لێ تێک نەدەین. باشە ئەزەل تۆ بێنە فەرمو بیگرە تکا دەکەم خانم هەر لە شفاق بی. تۆ باشی؟ شتێکەیە بیکەم؟ نا بە ئێمە یەکسەر بچین بۆ پەیمانگا پێش ئەوەی دواکەوین. کەوایە زۆر باشە بە هیوای دیدار. بە هیوای دیدار. زۆر سپاس. گوڵە جوانەکەم شایانی نەبوو. پێویستە ڕابێم لەمە دوا من تاک و تەنیام. لە کاتێکدا هەر کەس و کەسی خۆشەویستی خۆی دۆزیوەتەوە من ئێمڕۆ دەتوانم بەڵێنێک بە خۆشەویستانم بدەم ئەویش کوشتنی تەمموزە. منت بان کرده بوو؟ وەرە چەنگی زۆرە. بۆ خۆت خۆشبی. بۆچی؟ ئەیشان ڕاستت کرد. ئەیشان کاری لەگەڵ من کۆتایی هات. لە چاوەکانی ئەو تێدەگەم. تۆ دەزانی چۆن سەیری من دەکا؟ چۆن؟
بە سۆزەوە دەزانی مەمانای چییە؟ بەڕای من هۆیەکەی جیابوونەوەتان نییە. ئەوە سەیری عومەری دەکرد. ئەو کات زۆر حەسوودیم بە عومەر دەبرد. دەموت خۆزگە جارێکیش وا سەیری منی بکردایە. دوای 14 ساڵ ئەوە سەیری منیشی کرد. ئەو کات تێگەیشتم کە بۆچی وا سەیری عومەری دەکرد. من وا تێگەیشتم کە بە هەمووتان پیلانتان بۆی دانا و خستانە زیندانەوە. ئەیشان لەبەرەوەی سکی بە عومەر دەسووتا بۆیە وا سەیری دەکرد. تۆ لەگەڵ زۆر کەسدا بوویت کەنعان، بەڵام هەندێک کچ تەنها بۆ بە عەرزدادانی هەندێک کوڕ بوونیان هەیە. عاشقی کچەکان تا مردن شەڕە بۆیان، بەڵام پێش بە عەرزدادانیان بۆ دوجار دەچنە لایەن و سەیریان دەکەن. بە خۆشەویستیەوە، بە سۆزەوە، پێش کوشتنی. عومەرە قوربەسەرەکەی ئێمە هەرزوو بەرامبەر شەڕەکەیەوە بە عەرز کەوت. من 14 ساڵ بەرگەم گرت. شەڕی نوێ ئەیشانیش تۆی. بەڵکو ئەم جارە کوڕەکە بیباتەوە. لەوانەیە یانی ئەو پرسیارەی کردت ئەخۆ کار دەکەم لەگەڵ ئەو پیاوەی ژنەکەمی دزی کار دەکەی؟ دەمەوێ بم بە هاوبەش لە ئۆتێلێ دروستی دەکەی لە سەداسی. بۆچی؟ دەبێتە سەرمایە تایبەتی، هیچ پەیوەندێکیش بە تۆوە نییە. هەموو شوێنە تایبەتەکانی تۆش پێویستەکە من بەڕێوەیان بم. تێگەیشتی؟ بۆچی ڕۆڵەکەم بۆچی؟ مڵکێکی زۆرم لەدەستدا، ئێستاش قەرەبۆکەیم دەوێ. 1-2 خانووی تایبەت بۆ خۆم، 1-2 ئۆتۆمبیل. متمانەم هەیە بۆمی بکەیت. بۆچی ئەمانەت بۆ بکەم چەنگیز؟ چونکە تۆ لەوە دەترسی سەرت بێنیتە دەرەوە. چونکە کەسێک هەیە لە دەرەوە هەر کە سەرت دەرێنا یەکسەر دەتکوژێ، ناوی ئەو کەسەش ئازەلە. وە تاکە پیاویش کە بتوانێ بیوەستێنێ منم. من پێشتر شانسێکم بە تۆ داوە. بۆچی ئێستا؟ چونکە من ئیتر لە عومەر تێدەگەم. دەزانم بە تەمایە چی بکە. چونکە ئیتر ئەگەر تاکە پیاوێک وەکو ئەو تەنیا مابێتەوە، ئەوە من. تەموز دەرکرای تاقیبە ئیشان بکە. هێشتا غیرە دەکەی؟ ئیشە ئیش. ئەزەر بیستوێتی کە من لە ئیشان جیا بوومەتەوە. ئێستا و ناوەسێتاوە کە ئیشان نەبینێ. کەنعان مەرجەکانی تۆی قبوڵ کرد؟ هەمووی. تەنها یەکش دەمێنێ بۆ ئێمە بیکەین. کوشتنی ئەزەر. چەند خانوت هەیە، چەند پارەت هەیە، جیاوازی نییە. بۆ ئەوەی بەتەنیا دژمنەکانت ڕاو بکەی و بۆ ئەوەی ڕاو نەکرێی پێویستە بەردەوام لە جوڵەکردندا بی. ئیتر ڕاستی گرنگ نییە، تەنها متمانە بە هەستەکانی خۆت بکە. چاوت لەسەر دژمنەکانت بێ و گوێ دەدەمی دۆستەکانت کرد. کاتێک زاناریت بەدەگات کات لەدەست مەدە. گەڕەکی لەڤان، کۆڵانی سفامێن، خانووی ژمارە 77. ئەو شتانەی سەڵانێکە لە خاڵۆ فێربووی. کلیلەکان لە هەر شوێنێکی شاردایەک دەرگا دەکاتەوە.
کەس لە پشتەوەی دەرگا نییە تەنها قاسە و جبەخانەی لێ چی بووە؟ هیچ ئەو هەتیوە بۆ ژێت چوو ئاگات لە خۆت بێ وەرە سەرکەوە نامەوێت چاوەڕێی تویان دەکرد ئازاد باشە تەفۆش باشە لەدایک بوو کە من ڕۆیشتم بەڵێ لە دوای توێژانەکەی دەستی پێکرد بوو بە زەحمەت ڕزگاری بوو سزەی من دەدەی نەخێر شەرمین پێت دەڵێم بگەرەوە سەرەتای کارەکەت من دەتوێ من بگەڕینتەوە بۆ لای خۆت بۆچی چونکە تۆ لە هەموو کەس زیاتر گیانە سوتاوە لەبەرەوە تۆ لە هەموو کەس زیاتر دەتوانی یارمەتیم بدەیت بۆچی بۆ وەرگرتنەوەی تۆڵەی تۆفیقمان چۆن بیکەم خۆ من وەکو ئێوە نین قورسایەکی زۆرم خستە سەر خۆم لە ژێری هەڵناستەوە گەر دەرزێکم لە پێشدا بنێنەوە دووبارە دەتان فرۆشمەوە کە تۆفیق مابوو زۆر جیاواز بوو کە ئەو مابوو بەهێزتر بووی کە ئەو مابوو دەموت هەموو شتێکم پێ دەکرێت ئەی ئێستا تاکو تەنیام لەسەر کاکو تەنیام دەفتەرەکەی تەفۆی من سەیری دووە لاپەڕە بکە کاتە بیستوێتی داوای هەسەرگیری دێ بکە شعر نووسیوە پێی تەواو نەکرەوە ئەوە جێهێشتەوە ئای تەفۆ ئەوە شارت نووسیوە بیخوێنەوە شەرمی ئێستا زۆر بە جۆش و خڕۆشم ئەنگوستیلەکەت لە ناو دەستمە ئەمڕۆ زۆر بە جۆش و خڕۆشم بۆچی بەفر لە هەموو شوێنێک هەیە گرمایی تۆ لە ناو دەستمدایە ئایکە ئەم شەو بە جۆش و خڕۆشم بەڵام ئەمە ترسناک بووە تەفۆ باش بوو بۆ منت نەخوێندێتەوە تۆ تەنانی پێویستی چی بکەم ئەو شتێک کە تۆفیق دەیکرد گەر ئێستا مابووایە چەند کەسێک هەیە گەر بتوێت زەنەرێن لێوەرگری بۆ ئەوەی گروپەکان دامەزرێنمەوە هاوڕەکان هاوکارەکان سەربازەکان بۆ سێخوڕەکانیشم پێویست تاو لێ گەڕن بۆ من بیکەوە چۆنی؟ سڵاوایشان بە تەمامە هەنگێک بۆ گەڕانەوەم ساز بکەم زۆر پەلەی لێ مەکە بێکەوە پیرۆزی دەکەین ئای کە بیرۆکەیەکی جوانە ئەمە کەی دەبێ لە ماڵەوە کارکەندێک ئاڵۆزە کە یەکترمان بینی پێت دەڵێم منیش مەبەستمەوەی کەی پێت دەکرێ نازانم کەی دەیزانی دیسان پەس مەبا پەس نەبم ئەیشان من چەندی مانگەونم ئێستاش لەبەر خاتری تۆ هاتوومەوە نەشتوانم تۆ ببینم تو یاری بەم دەکەی کەنعان لەسەر خۆ ئەیشان
گەر شتێک گۆڕاوە لە نێوان ئێمەدا چەندی زوو ئەشتە بزانم بۆ من باشترە مەم خافڵێنە. پیتزا جان چاوەڕێکە من دەیکەمەوە. دەست خۆش داوام کرد و پەنیری زیاد بێ وایە قابل لەوانە بێ کاکە ئەزەل جوانی یەک دقە هیچ شتە لە نێوانمان نەگۆڕاوە. کاتێکی گونجاو دێم بۆلات زۆر بیری تۆم کردووە. باشە گیانە ماچی دەکەم. ئادەی وەرە کاکە ئەزەل پیتزاکە زۆرە بەشی تۆش دەکا. وەرە ژێرە سەیریکەم بزانم هیچ شتێک نەچوە. بێگومان زانم کاکە ئەی شاوتی پیتزا بێ من پشکنیم چە پشتی پێ نەبوو. پێم بڵێ تۆ بۆ چاتی بۆ ئێرە؟ جان دەی تۆ بڕۆ پیتزاکان تەرتیب بکە. دەمێنیەوە؟ با بزانین. دەی جان بڕۆ لە مەتبەخ ئامادەیە کە لێ بێ کۆتێ خوین باش؟ کاتمان نییە یارمەتیم بدە. لەگەڵ تۆ ئەم قسەیەمان کرد. ئیدی بۆچی لێرەی یەخەم بەدا؟ یارمەتیم بدە. چیت دەوێ؟ تەموزم دەوێ. زانەرێک تا بە تەموزم بگەێنە شتێک لە ناوەوە. بۆچی یارمەتی تۆ دەم؟ بۆ خاتری من نا بۆ خاتری بەهار. ئەو تەموزە و مێشتی بەهاری پرژان. و چی دەڵێ؟ ئەو بوو تەقەی کرد لەبیرتە؟ ئەو پیاو بوو لە پێش چاوی تۆ خۆشکەتی کوشت. لێرە بڕۆ. دوو بۆ سەری یەک بۆ دڵی. وس یارمەتیم دە بە هەماشتی بەسەر بێنم. وس ئەزەر وس. ئێستاش تۆ لەگەڵ پیاوە هاوسەرگیری دەکەی کە ئەمری کوشتنی خۆشکەتی دا؟ وتم وس. هیچ نەبێت تۆڵەی خۆت لە قاتیلی بەهار بکەوە. وتم وس. ئەوە ئیشانەی دێناسم خوشکێ لە بیر ناکە. بڕۆ ئەزەل. هەموو شتێک دەکا بەڵام خوشکێ لە بیر ناکە. بۆ پارە هەموو شتێک دەکا خۆشەویستەکەی دەفرۆشێ باوکی خۆی دەکوژێ بەڵام هەرگیز بەهار لە بیر ناکە. ئەزەل هیچ کات ئەیشان خوشکێ لە بیر دەکا یەک سات سێمێشکرد نایەتە دەرەوە. درۆ دەکەم سەیری من کە وتم سێرم کە ئەیشان درۆ دەکەم. نەخێر کەوایە یارمەتی بدە بۆ خاتری بەهار. ئاکە دای بە گومانیان لێت کردووە لە خوارەوە دەرچوو. فریام کەون فریام کەون ئەزەل لێرەیە. ئەزەل خۆی بێرەدا کردەوە بەدواوی چاوەڕوانی هاتنیمان دەکرد خەمن نەبێ خاتۆ ئیشان. هیچ بزە لێرە نەماوە ببوورە خاتوویشان. ئەوەی وتت ڕازەر چووە لای ئەیشان بەڵام ئەیشان هەواڵی لە ئەزەلدا. نەخێر هێشتا نا بەڵام نزیک دەبینەوە چەند گیزی خۆشەویست. داوای خۆم لە خائینەکەی خۆم کرد لە سیخڕەکەی خۆم. ئایا قبولی دەکا هێشتا نازانم بەڵام ئێستا نۆرەی باشترین سەربازمە.
ئاسات ها تەفۆ باشە؟ باشە باشە مادەم ئازاد هەستەوە دەی تۆستەمەوە ئازاد دیبیڵێ هەستاومەتەوە ئاگام لێتە ئازاد جا من ئێستا دەبێ بڕۆم لەگەڵ ئەزەل پێویستە بڕۆم ئازادەکەم لەگەڵ ئەزەل بەیەکەوە ئەو پیاوە هەیە کە تەفۆی منی کوشت تەمووز ئەو پیاوە هەیە کە بەهاری کوشت ئازادەکەم ئەو کەسێ هەموو خۆشەویستانمی لێ سەندم و بردی ئیتر من پێویستە ئەو بکوژم درۆت لەگەڵ ناکەم لە مەترسیدام ئەو کورسیەی کاتێ سەری تەلەڤیزیۆن دەکەم لە سەری دادەنیشم لە ژێرەوەی هەر شتێکم هەبێ نووسیومە هەمووی بزانە هەموویم نووسیوە دەی ئازاد سەیرم کە پێش ئەوەی بڕۆم جانەکەم باش کەوایە من دەڕۆم ئازادەکەم دە سەیرێکم کە پێش ئەوەی بڕۆم سەیرم کە گیانە سیر ناکەم ئێستا سیر ناکەم عەلی کە هاتیەوە بە ئاگام بێننجە سیرت دەکەم کاتێ دەڕۆی سیرت ناکەم عەلی چیە لە تێک کامیان مڵاتی توێ؟ کوڕەکەمای ژیان و گیانی منە ئێستا تێگەیشتم چی ڕوویداوە؟ خوا خەریکە ترسی مردن دەست پێ دەکا ئەمە ڕوویداوە دەی با بەڕێکەوین هەموو کەسانی وتت لێم کۆڵیەوە ستافەکانی نەخۆشخانە و دکتۆرەکان هەمووی پاکن تەنها لە سستەرەکە گومانم هەیە بەڵامی تر لەوێ کار ناکە ئەی لایانی بەرامبەر جەنگیز هەندێشتم زانی با عەلیش بێ پێتانی دەڵێم یەک دەقە لەو کوڕەشت کۆڵیەوە هاوڕێکی بادا تەنها لێم نەکۆڵیەوە چاودێریشم کرد تەمەنی 35 ساڵە لە کۆلێژی هونەرە جوانەکان وانە دەڵێتەوە پێشتر ژنێکی هێنا بەڵام لیجیا بۆتەوە مناڵێکی لێ هەبوو کوڕێکی بچووکی هەیە زۆر سەردانی دەکا ڕابردوویەک شتێکی خراپ نیەتی ڕووی لەگەڵ دەوروبەری زۆر خۆشە قوتابیەکانی زۆر خۆشیان دەوێت هەستم پێکرد بادە دەویشم کۆڵیەوە لە یەکێ لە قاوەخانەکانی نزیک کۆلێژێکتری دەبێنن بادە مانگێک لەمەوە بەروانەی تایبەتی وەرگرتەوە لەوەوە لە یەکتری نزیک بوونەتەوە ئەو پیاوە پێشتر لەگەڵ هیچ قوتابێکی خۆی پەیوەندی هەبووە؟ نەخێر بۆ یەکەم جارە لەگەڵ قوتابێکی خۆی پەیوەندی دروستکە وا پێدەچێت زۆر ئاشتی وا دەبێت ئەی بادە ئەویش ئەوە دێردەکەوێ؟
وەک ئەو دەرناکەوێت یعنی خۆی گران دەکا بە شێوەیەک وەک بڵێ کەسێکی تر لە مێشکی ئەودایە دڵنیای تۆ بەردەوام بە لە چاودێری کردن چاودێری و ماودێری نییە بەسە چاودێری یەکسەر هێرش دەکەین مەبەستان تەمووز نییە؟ هاها مەبەستان تەمووزە پێویستە یەکەم جار تەمووز بێنینە مەیدان باچێک بدۆزینەوە بەهۆی ئەوە دەرکەوێ لە چێ بدەین؟ ئیتر تەمووز بە جەنگیزەوە بەستراوەتەوە ئەگەر بەردۆخێکی لە ناکاو ڕۆبدا بۆ نمونە ئەگەر ژیانی جەنگیز بکەوێتە مەترسیەوە بۆ نمونە نەما بۆ نمونە تەواو بەڕاستی وا دەبێ ئەگەر بەڕاستی جەنگیز ڕابکێشین بیهێنین بۆ شوێنەکەی خۆمان کەنعان چێ دەنێرێ بۆ ڕزگارکردنی ئەو باشە بەدڵمە ئەوە هەردووچیان لە کۆڵ دەکەینەوە جەنگیز دەچوێە؟ شەمۆ پێش کەمێک لەگەڵ هاوڕێیەکم قسەم کرد لە تەرابیە لە قومارخانەیە کار دەکات لە 8 قومارخانە یەکەمەکان یەکێ لە قومارخانەی ناوشار بە شێوەیەکی تایبەتی کۆرکراوە ئەم ئێوارەیە هەواڵ هاتۆ بۆیان کە سەرۆکی تازەیان دێتە سەردانیان پێشەوە پاسەوانەکانی هاتون یەکەم جار خواردنەوە ئامادەکراوە پێش هەموو شتێک مێزەکانیان بۆ ئامادە کردو پێش هەموو شتێک هەواڵگەیاندراوەتە باشترین قومارزانەکانی ئیستانبول پێیان وتراوە کە جەنگیز ئەتای گەڕاوەتە لوتکە فاجەیەکی ئازەل بە تەنیا هاتووی یەک دوو هاوڕێم لەگەڵە لە دەرەوە خۆزگە زووتر پەیوەندیت کردای هەموو شوێنەکان گیراون بەدری چۆنی سپاس ئەزەل ئەی تۆ دەمەوێت کەمێک یاری لەگەڵ جەماعەت بکەم ڕەن دەکەی فەرموو سپاس ئەگەر یاریەکە دوو قۆڵی بێ باشتر دەبێ ئێمە چاوەڕێی هەڵێکی تر دەکەین جەنگیز با بۆ کاتێکی تر بێت بۆ کاتێکی تر یەکەم مێسکە لەسەری دانیشتیم ئەزەل مرۆڤەکان لەبەر ڕێز شوێنی خۆیان بە تۆ دەبەخشی بەڵام ئێستا لەبەر تۆقین تۆ ناترسی؟ لە چی بترسم؟ خۆ بەنیاز نی لەناو ئەو هەموو کەسە ڕامکێشێ دەرەوە و لێم بدەیت ئەگەر لەگەڵ من نێی بەڵێ تەواو بیهێنە خوارەوە تەواو هەردووکمان دەزانی ناتوانین من بکوژی ئازەل تۆ دەزانی من هێشتا نازانم چۆن دەگەیتە پیاوە سەرەکیەکە کەوایە چۆن کەنعان دەگری لەوانەیە من نەتوانم بیگرم لەوانەیە دەمێک بێ عەلی لەوێ بێ
لەوانەیە ڕێگەیەکمان دۆزی بێتەوە ئیتر ئەم شەو دەبێتە کۆتایی هەردووکتان ئەی تەمووز ئەو دەبیر کردووە کورە تەمووز بە من چی تەمووز جوتە پێڵاوە هەستەوە سەرپێ جەنگیز لەگەڵ من وەرە ئەگەر نە هاوڕێتە درو درێژەکەمان لێرە کۆتایی دێ تۆ ناتوانانی من بکوژی هاوڕێکم تۆ ناتوانی تۆ بەلفە دەکەی کەسێکیش بەلفە بکە من تێدەگەم هەستە سەرپێ گەرنەیەم لێم دەدەی ئەو پیاوانەشم تۆ دەکوژن تۆ شتیوان ناکەیت برایەکەی خۆم لەدەستدا لە خێزانەکەم دوور کەوتمەوە خاڵ و ڕەمیسم لەدەستدا ئەی شانت لەدەستدا ئەی شانم لەدەستدا قابلێ وازدا هەموو شتێک نەهێنم قابلێ نەمەوێ ئەو کارە تەواوکەم و نەمرم دەتەوێ بێگومان دەتوێ بەڵام شتێک هەیە تۆ حسابت بۆی نەکردووە کاکە منیشی تر هەمان پیاو نیم کاتی خۆی لایەنێکم هەبوو مناڵێکی تەمبەڵ کەمێ خۆشەویستی کەمێک سۆز و کەمێ بەزەیی دەکرا بێمە سەرڕێی ڕاست کاتی خۆی من ئومێدێکم هەبوو ئیترەوەم نەماوە ئەگەر لە من نەپرسی باوام دەوت نا زۆر لەوە زیاتر چەند شتێک کاتی خۆی کە پێم نەدەکرا ئیتر دەتوانم بیانکەم کاتی خۆی حەزم بە توندوتیژی نەبوو ئێستا حەزم پێێتی کاتی خۆی ڕام دەکێشا بەڵام نەم دەکوشت ئێستا تەنها لەبەروی حەزم پێێتی دەتوانم کەسێک بکوژم گەر پێویست بە نمونە بکە ئەوە پێش ماوەیەک هەرە چی بوو ناوی ئەو پیاوەی تۆ چی بوو تەفۆ ئەوم بە کوشدا تەنها لەبەروی حەزم لە کوشتن بوو گەر تەفۆ بمرێ ئێوە نیگەران دەبن شتان بۆی دەسووتێ گوناحن دەڕوخێن وتم لە بەرامبەر یەکتری دەگرین ئەرە گریان دڵنەوە یەکترتان کردەوە تۆ چی بەسەراتوە تۆ هێشتارە و پرسیارە دەکەی هێشتا دەپرسی هەمانەوەی بەسەر تۆ هات ئەیشانم لە دەستا گەر ئێستاس ئەو دەمانچەیە دەتەقێنی بیتەقێنە بەڵام گەر بیتەقێنی تەمووزیش دەیتەقێنێ لێرەیە لە دەرەوەیە ئێستا خاڵێکی هندی لەسەر نیوچەوانی کاکە عەلی پاسەوانەکەی تۆ بە دیار کەوتووە شە دەکەی لەوانەیە با جەنگیز بفڕێنین تا تەمووز بێ و بیکوژین وا دەزانی من تێتان ناگەم هێشتا تێناگەی کاکە وەکو عومەر هەمیشە هەنگاوێک لە پێشەوەی تۆم تۆ وا دەزانی خراپترینی من لە تۆ زۆر خراپترم تۆ منت گرت یان من تۆم گرت تۆ لە مردن ناترسی یاخود من تەمووز عەلی لەسەر نیشانەکەتە چاوەڕێکی خۆت بچ نەزولێن عەلی لێرەیە
کاکە نا گەرەوە بابیان کوژین باشە ئەمانە بەیەکەوە دەسوڕێنەوە نا کاکە عەلی ئەکەوایە تەلایە بۆ مەدانا بەو ئاخر چۆن زانیا کە ئێمە دەچین جەنگیز دەبەین ها جەنگیز آخر چ لەگەڵ هەتیوانە بکەین چۆن بیان بەزێنین ها خراپ بەرکەوت برە سوزانم دەلێ گەڕێ نا هیچ نییە بەڵێ چی بووە؟ خاتووەشان کانان بەگەستاکاری پێتە بەم کاتە؟ کەنعان چی بووە؟ شتێک ڕوویداوە؟ شتێک بە عەقڵمەوە نووساوە کاتێک ئەوەش ڕوودەدا ناتوانم بخەوە چی پێوە نووساوە؟ لە شوێنێکەڵە یەکەم کردووە بەڵام نازانم چی دەبێ هۆکارێکە بێ کە ناتەوێ من ببینی وانییە؟ بەم شەوە بۆ ئەمە منت بان کرد؟ ئەی چیم کردە؟ بۆ بەڕاستەقینە بوونی ئەو شتێکە لە نێوان ئێمەدایە من پێویستە چی بکەم؟ تەنها ڕاستی؟ هەر ڕاستی؟ چەندین مانگە چاوەڕوانی جیابوونەوەتم ژیانی خۆم خستە مەترسیەوە هاتم بۆ بینینی تۆ هەموو ڕێو شوێنێکم گرتە بەرتاوەکو نەیەڵم مێردی کۆن لە زەرەرت پێ بگەێنێ لە زیاتیەوەی سزای بدەم لەبەر تۆ زیاتر پلەم بەرز کردەوە بەڵام هێشتا ناتوانم تۆ ببینم ئەمە ڕاستیە کەنعان من ڕاستی بە تۆ بڵێم من هێشتا لەو ماڵە تەنیا بگرە ئەوەش ڕاستی ساڵانێکە چاوەڕێم دوژمنی سەرەکی خۆمم سەراوژێر کرد بە خاتری تۆ جان خەیاڵ دروست دەکەم دەمەوێت ماڵێکی ئاسوودەم هەبێ پێویستە چی بکەم دەمەوێت لەگەڵ خۆشەویستەکەی خۆم بەختەوەر بم پێویستە چیتر بکەم تاوە قسە دەکەین؟ نەخێر بایتر قسە نەکەین یەک وڵامم لێت دەوێ من پرسیارێکم لێ کردی گەر لە بیرت بێ ئێستا دووبارە هەمان پرسیارت لێ دەکەمەوە ئیشان سەرقاڵم زۆر گرینگە ئەوڵی خۆشم پێ بدە تەمووس چەندی ماوە مناڵەکە لە ڕێگایە سەبر و ئارامی نەماوە کەنعان بەرد لەوانەیە ئەمە دوا قسەم بێ لە پێشکوشتنی ئەوان جوانە بەڵام دیسان بە ئاگا بن تۆ لە مانۆلیای؟ بەڵێ هەواڵەکان ڕادەگەێنم شەوشاد شەوشاد لەکوێ وەستاین؟ تۆ تاوا بیت من دەستم پێ دەکرد چاوەڕێم منیش ویستمەوەی لەنەوەماندا بێتە ڕاستی بۆ خاتری تو لە هاوسەرەکەم جودا بوومەوە بێگوما وەڵامی داوایەکە دەدەمەوە بەڵام بە گوێری ئەمە هەڵسوکۆت ناکەی تێنەگەیشتم من لە ناو جێگاکەم هەڵدەستێن و دەمهێنیتە ئێرە وەک بڵێ شتومە کڕینە من ئەمەم کردو توش ئەمە بکە سیرکە کەنعان من ناتوام لەگەڵ کەنعان بیرکانێک هاوسەرگیری بکەم تەنها لەسەر کاغذ و بەشوێری ئیمزای بکەم من لە بەرامبەر خۆم کەنعانێکم بینی لە ناخیدا تاکو تەناو بێبەرگیری مناڵێکی عاشق ئەو پیاوی بەرامبەرم نا گەر وەکو کەنعانی جاران پرسیارم لێ دەکەی ئەوە ئەوڕۆ ڕاستەقینی ناو گیرفانت دەرکە ئینجا منیش وەڵامی داوایەکە دەدەمەوە کەنعان ئەگەر ناوەڵامێکی دەدەمەوە ئەوە دڵخۆشت ناکە کەنعان پێیان دەڵێ بمگەینەوە ماڵەوە
دووبارەی تەمووس ئیشم پێدا بکەیت. من ئازارم نەداوە، من خەریکە چارەسەری دەکەم. لەبەر ئازار هاوار ناکە. هەزار چی بکەین؟ هەزار شتێک بڵێ. تۆ شتێکت داناوە ئیلا شتێک لە مێشکتە هەر دەبێ هەبێ یارێکی زیرەکانە. بە یاری ناتوانین ئەمانە بەزین عەلی. تەواو گوو بە زیرەکانە و یاریەکانت. ئاوا سەیرم مەکە ئەزەل. من تۆم بینی. من بینیم تۆ چۆن گۆڕای بۆ پیاوێکی درندا لە دوای خاڵۆ تۆ. کوڕم خەریکە منیش دەترسم. کوا خاڵۆی دووەم ئەزەل؟ ئەوە تەوارە تەنیشتە. پێکەوە باشین بێکەوە. تۆ لەگەڵ خاڵۆی دووم ناتوانانی ئەو شتانە بکەیت کە جەنگیز تەمووس دەیکەن عەلی. ئەزەل! عەلی ئەگەر چی بمۆتە درەندە بەڵام منەکە ئەوانیش نابم. ئێمە سنوورێکمان هەیە ئەوان نییانە. ئەوان هیچ سنوورێکیان بۆکردنی خراپەکارەکانیان نییە. کەوا چی دەڵێ؟ ئێمە هەر چێک بکەین ئەوان زۆر خراپتر لەوەی ئێمە دەکەن. ئەوان ئەو سنوورانە دەبڕن کە ئێمە نایبڕین. دەڵێم ناتوانین وەکو ئەوان بین. ئەگەر بیان بەزێنین لەدەست دەدەین. ئەوە تۆ ناتوانی. تۆ ناتوانی بەڕاددەی ئەوان خراپی. بەڵام من پێشتر بوومە. دووبارە دەبمەوە. شەرمین پێویستە بە دوای نایەکدا بگەڕین. مانۆلیا ئەو کێیە؟ نازانم تەمووس لێیە بووە بە دوای دابگەڕێ. وا بزانم خوشکی داچێتی. بەڵام لەوانەیە ناوی مرۆڤ نەبێ. لەوانەیە ناوی کۆڵانێک شەقامێک شوێنێک بێ. لەوانەیە هەموو شتێک بێ شەرمین. هەر ئێستا بیدۆزەوە بۆم. باشە دەیدۆزمەوە بەس ئەوە ئەو ئۆزگورە ئیتر تاقیبی ناکەم. بۆچی چی بووە؟ شتێکی گوماناوی هەیە؟ تازە دەمیست پەیوەندیت پێ بکەم لە مارینە لەناو پاپۆرێکە لەگەڵ چەند کەسێک قسە دەکا. یعنی کەمێ نامۆ دیارن. چۆن نامۆ؟ وەک کەسانی سەرسەری دیارن. جانتایان لە دەستا. جانتاکانیان دیار نی چییە؟ یعنی دەبێت چکارێکی بەم گەنجە جانتا لە دەستانە بێ. ئێستاوە پارە دەدەن. یەک دقە. چی بوو؟ چی بوو؟ چی دەکا؟ کوڕە گەورەم. وا پیلان دادەنێن چونکە بەبێ دەنگی جانتاکانیان نیشان دەدەن. ئێستا وا دەیان نێرنە ژوورەوە سێری دەوروبەریان دەکەن. بادە لەکوێیە؟ لەوەیە؟ نەخێر نا بادە لەوێ نییە. زۆر جوانە. لەوەیە وانە؟ وا بەرەو پاپۆرەکە دەچێ. چی بکەم؟ گەورەم؟ لەسەر نوکی دەرزی ڕوویت بدیت وایە خۆزگەڕووی ئەوت ببینایە کاتی تێگەیشت کە من چیم پێ دەکرێ. نوکی دەرزی تازە وشێ فێر بووی؟ نوکی دەرزی جەنگیز بۆچی هەمیشە لەسەر نوکی دەرزی لە دەستمان ڕزگار دەبن؟ نازانم. تۆ هەمیشە ترسێکت لیان هەیە لەوانەیە لەبەرەوە بێ. ئەوان دەبینن کە تۆ توانایکردنی چیت هەیە بەڵام من دەبینم کە تۆ هیچت پێ ناکرێ. چی بوو تەمووز؟ گیانی پیاوەتی لە ناخت ڕای کرد وەکو پیاو قسە بکە کوڕم. کوشتنی تۆفیق بە جۆش بوو شەیتانانە بوو. بەڵێ شتێکمان کرد کەوان پێیان نەدەکرا لەسەر نوکی دەرزی ڕزگاریان نەبوو چونکە خەیاڵی ئەویان نەدەکرد مناڵێکی ئەوە بچوو. ناتوانین شتێکی خراپتر بکەین؟ وەکو چی؟ شتێکی ئەوەندە خراپ تەنانەت منیش نامەوێ بیکەم. شتێکی وا هەیە؟ هەیە. مناڵەکان
ئەوە تۆ چی دەڵێ ها؟ گوێ لە من بگرە ئەگەرنا هەمان شت نییە جەنگیز لەو خراپترین پێویستە بە من بڵێ شتێکی ئەوها بکە کۆتاییان بێ لە ناو بچن تا بە خۆیان دەستمان بگرن و بڵێن وەرن بمان کوژن تەنها خراپکار بوون بەس نییە جەنگیز دەتوانی خراپترین شت بکەیت جەنگیز چۆن بەم ڕادەیە خراپە بکەم کوشتنی کۆرفەلەی کەسێک قسە مەکە گویۆهانە خۆی مناڵەکەی عەلی پێشتریش هەوڵم نەدا ئەو کات هێشتا لەدایک نەبوو بوو هێشتا بوونی نەبوو مرۆڤ نەبوو ئێستا هەیە هەناسە وەردەگرێت شتێکی بچکۆلانەیە ئەی ویژدان کوڕە ئیناجک لە کۆی جەک نابێ تەمووز نییە نابێ گەر خراپترین شت بکەی هەردووکیان کۆتاییان دێ لە لێواری گۆڕن دەتوانی بیکەی نایکەم تەمووز نایکەم بیستت بیستم تەمووز تەمووز بادە بۆستە سواری ئەم پاپۆڕە مەبە ئەزەل چییە شتێک بووە؟ کێشەیەک هەیە؟ تۆ چی دەژێ سەرە؟ ئەو پیاوانەی لە ژوورەوەن چێن؟ بادە چۆن متمانە بەو پیاوە دەکەی؟ بێەوەی بیناسی چۆن سواری پاپۆڕی ئەو دەبی؟ نازۆڵی کورە؟ کوڕەیەک دەقە بۆستە بێزەحمەت دەکرێت دەستی بادەبەردەی؟ ئەگەر بەرین دەم چی دەبێ؟ ئەوە چی دەکەی ئەزەل چی بووە؟ چێ لە ژوورەوەیە؟ بە مێردەکەت بیڵێ وزگۆر؟ چۆن زانیوتە نازانم بەڵام بە هەڵە تێگەیشتووی پێویست بەم شتانە ناکە ئێستاش دەستی بادەبەردە وتم ئەم پیاوانەی ژوورەوە چێن؟ بۆچی پارەت پێدان؟ ها چیان خستە ژوورەوە؟ بۆچی تۆی بادەت بکەیتە ژوورەوە؟ تۆ تاقیبی من دەکەی؟ ئەوانە چێن؟ باشە ڕاستیم چی لە نادەستە بێنە نیشانیدا ئەزەل هێواش تۆ لە بێشم ناچۆ هێواش هێواش بە هێواش ئەو ماسیە ئەو خوشکە دڵی چی بۆ ماسی مامەسا ژووتی دەیکەمە مفاجئە من ماسی گرم کاکە مفاجئە بێزەحمەت دەکرێت دوو دەقە ماوەمان پێ بدەی زۆر سپاس دەکەم ئێستا تۆ بە خۆت و چەکەکە تۆ هاتووی تا من پارێزی وانە؟ ها ببوورە چاودێرت کردوین هەروە هاوڕێ کوڕەکەشمت تاقیب کردووە ماڵەوە شیانت چەک کردووە ئەو هاوڕێ کوڕێ باسی دەکەی هەتیوەکی 35 ساڵی خاوەن ماڵ و مناڵە قابلە بێ ئەوەی بیناسم متمانە پێ بکەم تۆ تەمەنت چەند ساڵە ئەزەل تۆ مناڵت نییە؟ کوڕە تۆ ئەوەندەش خۆت نابینی؟ چێ بەدەستی دەمانچەوە هێرشی کردوتە سەر پاپۆر گەر بێت و پێویست کا لە کەسێک خۆم بپارێزم تۆی نەک ئۆزدۆر وا دەزانی من زەر بە تۆ دەگەێنم تازە پێت گەیاندم بۆ خۆ دوتت زەرەر بە تۆ دەگەێنم دواتر جێت هێشتم لە بیرت کرد ئێستا بەردەوامی بە ژیانم دەدەم ڕێگەی ئەوەشم نادەی ئازاد بم بەڵام لەگەڵ تۆش بە ئاسانی ناتوانین بەردەوامی بکەین نامەوێت ژیانت لەگەڵ کەسێکی تر بەردەوام بکەی تۆ سەیرێکی خۆت کە گەر ئەمەشت لادا چی دەبێ تۆ دەزانی و پیاوەی کە کاتێ من و تۆ بەیەکەوە بووین وانیم لە ئازادەوە زانیم لە خێزانەکە دوورکەوتویەوە لە من دوورکەوتیەوە لەگەڵ ئەیشانیش کۆتاییت پێهێنا خاڵەوە مرد تۆ چەکت بەدەستەوە گرتووە کوێت بێ هێرش دەکەی نەخێر ئەزەل
تۆ ئەو پیاوە نەمای کاتێ بەیەکەوە بووین تێبگە تەواو من لەگەڵ ئۆزگۆر بەختەوەرم تۆم زۆر خۆش دەویست بەڵام بەختەوەر نەبووم ئێستا زۆر بەختەوەرم تێدەگەم تەنیای کەست نەماوە بەڵام بە بیانووی پاراستنی مرۆڤەکان هێرش مەکە سەر شوێنێک و کەسێک کە بتەوێ مرۆڤەکان بەختەوەر دەبن قبوڵی کە زەحمەت بوو بەڵام من قبوڵم کرد مانۆلیا بیرم کەوتەوە ناوی پاپۆرە شەرمین پاپۆر لەم پاپۆرەکەم کۆڵەوە بزان ئەو پاپۆرانەی بە ناوی مانۆلیان هین چەند زوو بیزانە پەلە بکە بەناوی مستەفا ئەسکیجی کەی هەفتەی ڕابردوو باش زۆر سپاسان دەکەم ئەرێ ئەوە من دەمیشتێکی تریش بڵێم من بۆ خۆم خۆشەویستی ئەوە یعنی دەمیست فاجعەیەکی جوانی بۆ دروستکەم دەکری شوێنەکەیم پێ بڵێ بەڕێز تکایە هەم لەوانەیە سەرێک لە ئێوەش بدەم یەکتریش دەناسین باشە پەیمان ژمارەکە چەندە؟ زۆر سپاست دەکەم ئەزەر دۆزیمەوە ئافەری شەرمی هەر ئێستا پەیوەندی بە عەلیەوە بکە و ناونیشانەکەی بدەیە چەند ساڵ پێش ئێستا خاڵە بەم ڕاستە گەیشتبوو بۆنی خوێن غەریزە ڕۆیشتی مەبەستی ژیان لەدان دەستی خۆت بوو قبوڵی کە ئەزەل ژیانی کۆن کۆتایی هات ئیتر تۆ کەسێکیتەوە و جیاوازی
وەک ئەوان نا. نەخۆشخانەی بیناچک بەشی لەدایک بوون نهۆمی یەکەم. جێم لە دەنگت نییە نازانم مەسالو لە ناکاو شەبەکە تێ ئالو بۆ شەبەکە وەستاوە زۆر سەیرە مۆبایلەکانی نەخۆشخانە هیچی وەرناگرێ پێدەچێ هەموو تەلەفۆنەکانی ڕاگرت بێ تشویشاکیاندا نابێ تەلەفۆنەکانی هینا نەخۆشخانەش وەرناگرێ. بەڵێ جەنابی ئەفسەر ئەو خاڵی نەخۆشخانە کە پێم وتە. بەڵێ جەنابی پۆلیس دڵنیام ئەگەر ئێستا نەچن بۆ ئەوێ واز لە من بێنن هەر ئێستا گروپێک بنێرن بۆ ئەوێ. بەڵێ جێ بگرە بەس جێ بگرە. ژنێک لەوەیە بە ناوی ئازاد کەرگز و مناڵەکەی تۆفیق کەرگز ئەگەر بێت و ئێستا نەچن بۆ ئەوێ ئەوە دەیان کوژن. بەڵێ هەر ئێستا هەرزان تۆڵێ پێیان ڕابگەین کاکە پێرا دەگەین پێرا ناگەین. نەخێر کاکان پێرا ناگەین. چونکە هەر شتێکە لە زمانە بیکەین بۆ چەندی هێزمان هەیە خێرا بتوانین ڕابکەین هەرگیز ناتوانین لە نزیک ئەجەلی خۆشەویستانمان بوەستین. آخر با پێ دڵێم خوشکە ئەگەر ئەوانە شتێکم ناتۆ تۆ لەگەڵ من وەرە ڕاکەژوو تۆ لێ بمێنەوە. ئێمە ناتوانین دەستی ئیسرائیل بگیرین. تۆفیق کەرگز تۆفیقەکە مرد. تۆفیق مرد. ئازاد لەکوێیە؟ لێرە نییە لای مناڵەکە پاڵکەوتووە لەوێ خەوتووە.
مناڵەکە بدا ئێمە ناتوانین بچینە نێوانیان خەوێتی خۆش تۆفی ئەگەر بردن بێ مناڵەکە ببە ئەوە پێویستە داچی مناڵەکە بخوێنێت وەستە کۆکە بێنە چییە؟ ئاسان لە تۆ دوێدا بڕۆ ئەوە چی بووە؟ فریامکەون پۆلیس ئۆتۆمبیلەکەی فڕان وەرە دەرەوە نەڕۆی وەرە یارمەتی بدەن فریامکەون بفرە کات بەخشە ئەوە چی دەکەی ئەسەد؟ چاوەڕێ دەکەم چاوەڕێ چی دەکەی کوڕە؟ بەوە بزانێت لەسمان ڕزگاری بوو پێم گوتی ئێمە بەڕادەیەوان خراپ نابین عەلی بەڵام لەوان ترسناکرین ئێستا لەکوێ وەستاین؟ بەڵێ وتم منە و جارە هەموو شتێک بەڕاستی دەکەم یانی بڵێ پیلانێکت هەیە بێگومان تۆوەک هەموو جارێ بە گەورەی خۆت داوەتم دەکەی بیرم لە دو قسەکانی تۆ کردەوە ڕاستت دەکرد بێگومان گەربێت و من ئاوە داوای هاوسەرگیریت لێ بکەم قبوڵی ناکی بۆ ئەمە ئامادەکاریم کردووە ئێستا دوای کەمێک تۆ دەبم دەتبەم ئەو شوێنەی ئامادەم کردووە بەڵێ شت پێ دەکەم بەڕاستە؟ سی ساڵە هەناسەی خۆمم ڕاگرتووە چاوەڕانی ئەو ساتە دەکەم هەمیشە فرمێسکی سوێر یەکەم جارە فرمێسکی شیرین بڕێژم من شەمدار فرمێسکەکانم بۆ خۆشیە بێدۆستمەوە نرخی گیانی من دەی بە پیرۆزیکەی من دەچم دەستم چاوم دەشم فەرموو حاڵم وەرگرت وا پیا دەنێرمەلات تۆ لە چێتە مووس ئەیشان وا هاتم تۆ باشی وانییە شتێک نەکەی واز لە من بێنی وا بتام دەبێ هاسرێکی دڵپیس تەواو گەڕامەوە
ناونیشان تەمووزم وەرگرت ئەزەل بە عەلی بیکە باشە دەمەوێت زۆر ئازار بکێشێ زۆر زۆر بە عەلی بیکوژێ ئەزەل سپاس نوکی دەرزی نوکی دەرزی نوکی دەرزی دوودانە لە هەر شتێک دوودانە لە بیری مەکە ئاوا ڕزگارت دەبێ لە هەموو شتێک دوودانە لە بیری مەکە لە بیری مەکە جنابي مقدم كاظم ليران ژنێک و دوو کوڕ بوون گەورم لە پێکدادانەکەدا کوشتمانن مناڵەکان لەکوێن ئەوەتان گەورم بە گوێرەی زانیاریەکانی دەستکەوتو بەهۆی تەقینەوە ڕوویداوە مناڵەکانیان لە دواوە کردبوو بەهۆی تەقینەوەکەش دیوارەکان ڕووخاون بەسەگەندا خراپیان بەسەراتوە ئاگادارم کۆل هەواڵیا ئەو شوێنی پێت دەڵێ بیان بەبوو ئەوێ دیارەوانە تەمەنیان لێک نزیکە باشەوانە جم بکەن بەڵێ گەورم مستەفا ئەسکیجی مانۆلیا ئەسکیجی دوودانە لە هەر شتێک دوودانە دوودانە لە هەموو شتێک دوودانە ژیان ڕزگار دەکا ئێستا ئەمە چۆن ڕوویدا؟ جیاوازی نییە تۆ هیچ کاتێ ناتوانی من لە بیرکەی دەبم بە تارمایی بۆ تۆ هیچ کاتێ ناتوانی من لە بیرکەی عەلی وانیە؟ بەهار کێ بوو؟ تۆفیق کێ بوو؟ کێ ئەوانی کوشت؟ من ئەوانم کوشت هەرگیز من لە بیر ناکەی عەلی هەمیشە منت لە بیر دەمێنێ هەرگیز ناتوانی من لە بیر بکەی هەرگیز ناتوانی لە بیرم بکەی جلەکانت داکەنە
هەمیشە تۆم ئاوا بە بیر دێت وەسە ئەوەش بە ئیمزای خۆم هەی هات بەهار تەفۆ ئیتر چاوتان لە دواوە نەمێنێتەوە کوشتم ئیتر چاوتان لە چاوەڕوانی نەبێ کردم ئیتر ئێوە هاتنەوە لام ئیتر لەگەڵ من ئاشت بوونەوە ها کوشتم دەی باڕووتان ببینم دەیت و خوا یەک زەردەخەنەتان با خۆشحاڵیتان ببیستم هەوا نییە کاتی مردن نا لەم شوێنەوە ناکە جێتان هێشتم با بە شێوەی خۆتان بتان بینم بەهار وەکو خۆت تەفۆ وەکو خۆت ئەوە تا کردەمیتر بەهار هاتۆتە قوبرس کاک عەلی گەورەترین مەترسی شتەهەڵەکان مردن بە تەنیاییە ئەرێ دەمرین گەر نەمردین هەر شتێکمان کرد با بەیەکەوە بیکەین باشە دوو دانە جێی نووسن دوو دانە ژوور بۆ هەردووکمان لە ئۆتۆمبیلیش دوو دانە لە هەموو شتێک دوو دانە باشە مستەفا گەرمردین با هەرتووکمان بەیەکەوە بمرین تەواو چاوەکان داخەوە جۆ بگرە دام خست بایتر هەرتووکمان نێکەینەوە باشە بۆ هەندێک کەس تەنیا نەبوون زەحمەتترین بەدەستهێنانە بەڵام بۆ هەندێک کەسیش زەحمەتترین بەدەستهێنان بە تەنیا مانەوەیەتی نازانی بۆ چ کەسێک دەستت لەم مافەت هەڵدەگری
دەزانی چەند ساعت دەردی خۆم بۆ ئۆزگۆر باس کردووە؟ پێویست بۆ هەموو چیرۆکی خۆم و خۆتی بۆ باس بکەم. زۆری نەخایاندووە. جارێکی ترشتی وا نەکەی. نامەوێت چاودێرم بکەی. باشە. هەمیشەم فاجعەی خۆشەویستەکەم تێک مەدە. تێکی نادەم. هەروە لای ئەو دەستی من مەگرە. تووشی حراجبوونی مەکە. وا ناکەم. ئیتر حەز ناکەمەوە دەبێتە بەرچاوی بەو شێوەیە خۆت پیشان بدەیت. تەواو. بۆ خۆم لە هەموو شتێک تێگەیشتم. باشە. کەوایە لێرە بیبڕێنەوە ئەگەر نا ئەویش تێدەگا. چی؟ کە ئێستاش تۆم خۆش دەوێت. بەڵام گەورەترین وانە ئەوەیە هەرگیز تێناگەی لەوەی کە پیاوێکی تەنیا بە تەمایە چی بکات. جەنگیز؟ ئەزال؟ چەند حەزت لێیە؟ لە چی؟ لە ڕزگاربوون لە کەنعان.